بۆچی کورد پێناسەی خۆی لە نەتەوەکانی تر وەردەگرێ، چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی نەتەوە؟ بۆچی کورد کە کۆنترە لە نەتەوەکانی تر مێژووی خۆی لە نوێیەکان وەردەگرێ؟ بۆچی کورد یان تاکی کورد دەبێتە ناسیۆنالیستێکی پەڕگیر یان هێندە خۆی بە بچووک دەبینێت ناتوانێت سەرهەڵ بدات؟ باوەڕی قوتابخانەی فەلسەفەی وجودیەکان بەو جۆرەیەکە هەر کەسێک ڕێڕەوی بیرکردنەوەی تایبەت بەخۆی نەبێت و شوێن کەوتە و لاسایی کەرەوە بێت، ئەوە مرۆڤێکی پاسیڤ و لە کار کەوتووە. گەر هەمان باوەڕی ئەو قوتابخانەیە بەسەر کۆمەڵگەدا جێبەجێ بکەین، ئەوە هەمان شت ڕاستە و دەبێتە کۆمەڵگایەکی پاسیڤ و بێکاریگەر. کورد بۆ ئەوەی ببێتە خاوەنی خۆی و بوونی خۆی لە کەس وەرنەگرێت و باوەڕەکانی هەڵقوڵاوی بیرکردنەوەی خۆی بێت، دەبێت ڕادەی کاریگەربوونی نەتەوەکانی تر چ لەسەر ئاستی ڕقلێبوونەوە و چ لەسەر ئاستی خۆشەویستی تێپەڕێنێ، چونکە مرۆڤ لە هەردوو دۆخی خۆشەویستی و ڕق دەکەوێتە ژێر کاریگەری و بنیەتی خۆی لەدەست دەدات. گەر سەیری مێژووی کورد بکەین، بەردەوام دەبینین ئەو خاڵە جەوهەریەی کورد کە بەوەی ڕق یان خۆشەویستی نەیتوانیوە سەرمایەگوزاری لە بیرکردنەوەی خۆیدا بکات. بۆ ئەو مەبەستە بەردەوام نەتەوەکانی تر یان گەڕیدەی نەتەوەکانی تر پێناسی کوردیان بەو جۆرە کردووە کە مەبەستیانە نەک بەو جۆرەی کە ڕاستە. کورد لە ئێستادا بەهۆی لاوازی لایەنی ڕۆشنبیری لە غیابی توێژێری دانسقە و ڕۆشنبیری بێلانەیی خاوەن معریفە هەڵگری دەیان پێناسەی جۆر بە جۆری نەتەوەکانی ترە کە بە مەبەست کراون، چ بۆ لایەنی ئاینداریەکەی چ بۆ لایەنی ڕووناکبیری و نەتەوایەتیەکەی. کورد لە ئێستادا هێندە لە ژێر کاریگەریدایە کە هیچ شتێکی خۆی لە لابایەغ نییە، چ لەسەر ئاستی کەسی ئاسایی تا دەگاتە بەرزترین ئاستی خوێندەوار. هەمیشە ئەوە دەدات بە گوێی خەڵکدا کە کورد هەژارە و هەر کەس زمانی تر نەزانێ و لەسەر سەرچاوە بیانیەکان سوودوەر نەگرێت و نەیان کاتە مەزدەر و سەرچاوی سەرەکی ئەوە دواکەوتووە. ڕەنگە ئەمە سەرەتای ئەو خود نامۆیە بێت کە تاکی کورد تێی کەوتووە. پشکی شێری ئەم نامۆیەش ڕۆشنبیران و نووسەران و چینی بەناو نوخبەی کوردی هۆکاری سەرەکین. ئەوان بەدەر لەوەی نایانەوێت و نەیانتوانیوە بەردێک لە پێناو ئەو گەلەدا بخەنە سەر بەردێک و خەرمانی نەتەوایەتی کورد دەوڵەمەند بکەن و بژاری ڕەگە تند و تیژیەکانی بکەن، بەڵکوگەر لە شوێنێکیش و لە دڵی گەنجێکدا تۆسقاڵێک خۆشەویستی بۆ نیشتیبان هەبێت، ئەوان لە ڕێگەی سیاسیەکان و چینەکانی تر لە بەرچاوی دەخەن. بە تایبەتی ئەو کاتەی داهاتی وڵاتەکە دەبەن بۆ خۆیان و بەرگریەکەش بۆ خەڵک بەجێ دەهێڵن. فارس و عەرەب و تورک لەم بابەتەدا زۆر لە کورد سیاسیانەتر دەستیان بۆ بابەتەکان بردووە، وەک چۆن خاکەکەیان دابەش کردووە، ئاواش هەر یەک لەوان بەشێک لە نەریت و داستانەکان بەڵکو تا دەگات بە سەگ و قەل و مراوی و قاوەی قەزوان و بەرگی زۆر ناوچە بە ناوی خۆیانەوە تۆماریان کردووە. فارس لە ڕێگەی نەک تەنها مێژوو نووسەکانی بەڵکو لە ڕێگەی هونەرمەندێکی وەک فیردەوسی کە شانامەی بۆ شێخ مەحموودی خەزنەوی نووسیوە بۆ شوێنگرتن لە دەسەڵاتەکەی، تەواوی ئەو بە ئەدەبی گێڕانەوەی نەورۆزیان وەرگرتووە و هەمان شتیشیان بە گوێی خەڵکدا داوە. ئێستاش کورد تونتر لە فارس کەوتۆتە ژێر کاریگەری نەورۆزێک کە سەرەتای ڕۆژی دامەزراندنی دەوڵەتی مادە و سەرەتای ساڵەکەیەتی کردوویەتی بە قوربانی گێڕانەوە فارسەکە و خەریکە لە ڕێگەی چەند دەستەیەکەوە بە تەواوەتی دەیانەوێت ئەم یادە بەشکۆوە بڕێوە نەچێت کە دەلالەتی قوڵی نەتەوەیی بۆ ئێمە هەیە. عەرەبەکان بەدەر لەوەی لەناو خۆیاندا دەیان جەژنیان هەبووە و هەر وڵاتە و ناوچەیەکی خاوەن کولتوری خۆی هەبووە، دەژنەکانی ئیسلامی وەرگرتووە و خستونیەتە سەر خەرمانی یادەکانی، هیچ بۆنەیەکی خۆی نەکردووە بە قوربانی ئەو دوو جەژنە. عەرەبەکان وریاتر هەنگاویان نەک لە ئاینەکەدا ون نەبوون، بەڵکو ئاینەکەیان لە خۆیاندا ون کردو، لە ڕێگەی ئەو ئاینە ئاسمانیە هەوڵیاندا سەرمایە گوزاری لە کولتورەکەیاندا بکەن و بگەنە دەیان ناوچە. ئەمەش ڕاست پێچەوانەی کورد کە هەموو یادەکانی خۆی لە بەردەمیاندا سەربڕی. ئەمە لە کاتێکدا لە جەوهەری ئاینی ئیسلامدا دژایەتیکردن بۆ نەتەوە و گەلێکی دیاری کراو نەبووە، بەڵکو ئەوەی بۆ ئاینەکە گرنگ بووە ڕازیکردنی خوددا بووە وەک زات، نەک ڕازیکردنی ئەو گەلانەی کە سوکانی ئاینەکە زوو لە ناو خۆیاندا دەگۆڕن و دەمێک تورک و عەرەب و فارس دەیانەوێت بە ناوی ئاینەکەوە پیرۆزیەکانی خۆیان بڵاو بکەنەوە و ئەوان نەگەر خزمەتی ئاینەکەیان نەکرد، بەڵکو ئەو دادگەری و چاکەکاریەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەبوو خستیانە لاوە و هیچ بڕگەیەکی ئەو ئاینەیان جێبەجێ نەکرد کە لە خزمەتی نەتەوەکانی تردا بوو. کورد لێرە بەدواوە دەبێت وەک گەلێکی خاوەن مێژوو کە 700 ساڵی بەر لە زاین خاوەنی کیانی خۆی بووە و بەر لە هەمویان توانای ئیدارەدانی وڵات و سیاسەتکردن و ئاینداری هەبووە، نەک خۆی بە بچووکتر لەوانی تر بزانێت و
سەرچاوەکانی ئەوان کە زۆر دوای کوردن و بە نەفەسی قەومی نووسراون بکاتە زمان حاڵی دوانی خۆی و پێناسەی خۆی لەوانەوە وەربگرێت و چاوەڕێ بکات ئەوان مەرحەمەت بکەن و بڕیار لەسەر جەژن و بۆنەکانی بدەن یان ئاستی نەریت و ڕادەی ڕۆشنبیری پێوانە بکەن. هەرچەندە خۆشبەختانە سەرباری ئەو هەوڵە زۆر و پیلان بۆ داڕێژراوە سەرەتایەکی نوێ دەرکەوتووە کە ئیتر شکۆ بۆ کورد بگێڕێتەوە وەک ڕەسەنترین گەل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەشێت ئێمە لە راپۆرتەکاندا هەر جارە وستایشی هەوڵەکانی هەندێک لە نووسەرانی کورد بکەین لەوانە سۆران حەمەڕەش، عەبدوڵڕەقیب یوسف، دکتۆر کەمال و ئازاد ئەنوەر و چەندان کەسی تر.